ئەڵە سڵاو مامۆستا، ئایا ژن گونەحبار دەبێ ئەگەر بیەوێ هەموو ژەمەک نەچتە ماڵی خەسووی؟ دەستە خوشکێکم ساڵێکە هاوسەرگیری کردیە دەوام دەکا، لەو کاتەوەی زەواجی کردیە هەمووی ئێوارەیەک دەچنەوە ماڵی خەسووی بۆ نان خواردن، تەنانەت ئەگەر ماندوو بێ یان نەخۆش وەک ناچاری لێ هاتیە، چونکە هاوسەرەکەی وای پێخۆشە ئەگەر نەچنەوە دایکی کوڕەکە پێی ناخۆش دەبێ و قسە دەکات. کوڕەکە زۆر هۆگری داکێتی، چونکە زۆر خۆی شیرین دەکات لەکن کوڕەکەی، دایم دەڵێن نەخۆشم، لۆوەی کوڕەکە بەردەوام سەردانی بکە. ئەو جا ژیانیان هیچ سەربەخۆ نییە، ئەو خوشکەم ناڕەحەتە، بەڵام پیاوەکەی ئەوەندە هۆگری دایکێتی ناتوانێت بڕیار بدات هەموو ڕۆژ نەچنەوەوێ. ئەگەر کەمێک ڕێنماییان بکەی زۆر سوپاست دەکەین. سوپاس بۆ متمانەی جەنابەت دادەی گیان خوشکە باشەکەم. لە چەند خاڵێکدا پرسیارەکە دیارە ڕوون و ئاشکرایە کە بۆ جەنابتانم خوێندەوە، بە 4 خاڵ ئاماژە بەم بابەتە دەکەم. لەو ئاچێ ئەمە هەر کێشەیە و خوشکە نەبێ و کێشە نیە بە ئیزنی خوای گەورە، بەڵام ڕێنماییشی پێویستە. لەو ئەچێ زۆرێک لە خەڵکی کاتێکە هاوسەرگیری دەکا کوڕی باش و ساڵحمان هەیە، ئەلحەمدولیلا هۆگری دایکێتی، دایکەکە زۆری خۆش دەوێ و بووکیش لەو بینەدا کە هاتوۆتە ماڵێکی تازە و ماڵی سربەخۆی خۆشی دیارە وەکو لە پرسیارەکەدا دیارە هەیە، وەنمونە لە قاتی سەرەوە ژوورێک دوو ژووری خۆیان هەیە، خانوویەکی خۆیان هەیە، بەڵام ساڵێکە کە هێشتا هەر بە تازە دەزاندرێ، منداڵیان نییە. ئەم دایکە پێی خۆشە هەموو ئێواران کە ئەم بووکە باشەی ئەم کچە باشەی لە دەوام و دایرەی خۆی گەڕایەوە ئێوارە لە ماڵی ئەوان بن. لە خاڵی یەکەما دەڵێم بەڕاستی بەرەکەتی خوایە، ئەلحەمدولیلا کوڕ و دایکێک ئەوەندە ڕێک و پێک بن کە سوپاس بۆ خوای گەورە بەردەوام دایکیش فەنان بێ بتوانێت خۆی شیرین کە و سۆزی کوڕەکەی بەلای خۆی داڕاشێشێ و ئاوە هۆگری نزیکی یەک بن بەخوا بۆ بووکەکەش خۆشە. ئەم بووکە بە ڕێزە نابێ ناڕەحەت بێ. بە پێچەوانە و من دەڵم شکری خوا بکە کە شکر مێردەکەی لەگەڵ دایکی داواتە لەگەڵ خەسوویدا ئەوەندە ڕێک و پێکن بەیەکەوە، حەمد و سەنای خوای دەوێت، چونکە هیوا هەیە جاری وا دایک و کوڕ بەیەکەوە ناڕەحەتیان هەیە، بووکەکەش فەقیرە لاوە خەفەت دەخوا. لەوە چێ خەڵک بڵێن خەتایی بووکەکەیە، لەوەتی ئەم کوڕژنی هێناوە لەگەڵ دایکیا باش نییە. سوپاس بۆ خوای گەورە ئەم کچە باشە، ئەم بووکە باشە، ئەم کێشەی نییە. دایک و کوڕ هۆگری یەکن و خۆشەویستی لە ڕاددە بەدەر بەیەکەوە خۆیان دەکاتەوە. وەڵڵا ئەو فەزلی خوای گەورە و بەرەکەتی خوایە، بۆ گێواران نان حازر نەکە، ماندووە لە دەرەوە دێتەوە، لە دەوامی خۆی دێتەوە، ئەچێتە سەر سفرەی حازر، ئێوەڵا مەشکورانی خوای دەوێت. اینجا بەڕاستی بەرەکەتی خوایە هەر بووشێک لەگەڵ ماڵی خەسووی بێ و لەسەر سفرەیەکی جەماعی دانیشن، چەندی فارقە لەگەڵەوەی دوو کەس بەیەکەوە دانیشن، وەڵا هەروە ڕست دەبی لە ژیان، بە تایبەتی لە سەرەتای ژیانە کە منداڵ پەیدا نەبووە. ئەو ماڵانی کە بووکانەی کە لەگەڵ خەسوویانن دڵنیا بن ژیانیان سەرکەوتوترە و لای خوای گەورەش ئەجر و پاداشتیان هەیە و بەرەکەتی ئەو سفرە و نانەش زیاد دەبێت. کەواتە لە خاڵی یەکەمە ئەمە بە کێشە مەبینە، ئەمە بەرەکەتی خوایە و سوپاسی خوای دەوێت. بەڵام لە خاڵی دووەمە، لە خاڵی دووەمدا دەڵێم بەڕاستی ئەوەی کە پرسیەتی گوناحبار دەبێن، ناوەڵڵا گوناحبار نابێ، هەموو ئێوارەیەک وەکو واجب ئەگەر نەچێ خۆی بە گوناحبار بزانێ، نەچێتە ماڵی دایکی مێردەکەی، ناناوانەیە. ئەمە بەو شێوەیە نییە. بە تایبەتی لە پرسیارەکەدا نووسیوتە ئەگەر نەخۆش بێ، ئەگەر ماندوو بێ، بەڵام مرۆڤ هەموو میشە لەسەر حاڵ نییە. جاری وایە ئەم بووکە باشە، ئەم کچە باشە دەگەڕێتەوە لە دەوام لە دایرەکەی، لە شوێنی کارکردنەکەی، ئێوەڵا ماندووە. زۆر جار هەمومان لە کار دەگەڕێنەوە، ئێوارە وەڵا پشودانێک و ڕاکشانێکمان لە ناخواردن پێخۆشترە. پێمان خۆشە بەس پشوویەک بدەین ئیسراحەت بکەین، سەرمان دێشێ. دیارە ئافرەتانیش زیاتر لە کارکردنا ماندوو دەبن، پێویستیان بە ماڵی خۆیان هەیە، پێویستیان بە پشودانی خۆیان هەیە. ئەو کاتە زۆر دەبێت بە ئاسایی وەرگیرە بۆ هەردوو لاوەڵای ئەم ئێوارە ناتوانم بێمە خوارەوە، ناتوانم بێم حەز دەکەم تۆزە پشوو بدەم، یان لە کاتی نەخۆشیدا ئافرەت پێویستی بەوەیە کە بۆ خۆی پشوو بدە و بەتایبەت لە ماڵی خۆیدا چۆن ڕادەکشێت، چۆن دادەنیشێ، لە ماڵی براکەی خۆی باوکەکەی خۆشیدا کە ماڵی خەزوور هەر ماڵ باوکە دایکی خۆ براکانی خۆنی. بەڵام ئەو ئیسراحەتی ئینسان لە ماڵی خۆیدا بە تایبەت بۆ ئافرەت هەیەی ئەو ئازادیە لە شوێنانیکە دەستی ناکەوێت. بۆیە لە حاڵەتی ئاوادا نەخێر هیچ ژن نەگونەهبار نابێ. بۆچی گونەهبار دەبێت؟ بەڵام شێوازی دەربڕینەکەی بە شێوازێک ئامۆژنگیان دایەگیان یەخوا دەستت خۆش بێ، خوای گەورە پاداش دەداتەوە، یەخوا خوا تۆمان بۆ بێڵێ ئەم سفرە و خوانە ئێرەش هەر ماڵی جەنابتان نییە، دەیخێ ئێمەکەی سەحەب ماڵین،
بەس وەڵڵاهی ئەمڕۆ تۆزە هیلاکم حەز دەکەم پشوو بدەم یان ئەمڕۆ تۆزە ناساخم باوەڕت هەبێت دڵم نان نابە ئەم شێوازی دەربڕینە دایکی ئەم کوڕەش بەم سێ چوار قسە شیرین و جوانەی بووکە یەکسەر وەرجا کچە شیرینەکەم بۆ خۆت چۆن ئیسلاحەتی ئاوا بکە بەڵام شێوازی دەربڕینی بووکە کە بۆ خەسوویەکی ئاوا دڵسۆز بۆ دایکی کوڕەکە بۆ دڵسۆزیە ئەبێ فەنی خۆی هەبێ ئەمە خاڵی دووەم سێمیان ئەبێ کوڕانیش بەڕاستی هاوسەنگی ڕاگرن لە کاتێکا کە هاوسەگیری دەکەن هەموو کوڕێکی ساڵح زیاتر لە خزمەت دایکیدا دەبێ هاوسەر لە دایکیدا نابڕێ بەڵام لە هەمان کاتە هۆگربوونی ئەم کوڕە وەکو لەم پرسیارەدا و لەم بابەتەدا هاتووە نابێ بگاتە ڕادەیەک ئەوا لە ژنەکەی بکا بڵێ یەک ئێوارە تۆ ماندووبی تۆ نەخۆشبی تۆ دڵن نان نەبە تۆ حەز بکەی بەخوا سەرخەوێکی ئەو کاتە ماندووبوونە بە هەموو نانی ئێوارە ناگۆڕیتەوە من ئەوانە نازانم ئەبێت دڵی دایکم عاجز نەبێت یعنی دەبێت ئەم کوڕە هاوسەنگیەک ڕاگرێ لە بینی خۆشەویستیە هەرە پێویستەکە کە دایکێتی لە بینی ئەو خۆشەویستە پیرۆزەش کە لە بینی خۆی و هاوسەریدا هەیە ئەبێ کارێکی وان نەکا بگاتە غیرە ئێستا ئەم ئافرەتە لە پرسیارەکەدا من بە دڵنیاییەوە تێی دەگەم مشکلەی ئەوە نییە یعنی ئەوەندە بیکا بە گرفتێک ئەڵەگەن نەچم گونەهبار دەم و ئەوانە گەیشتۆتە غیرەیەک ئەم بووکە چونکە لە سەرەتای هاوسەگیریدا ساڵی یەکەم هەر بە سەرەتا دەبیندرێ ئێستاوە ئەزانە کوڕەکەی ئەم هاوسەرەکە مێردەکەی خۆی دایکی خەسووی لی داگیر کردووە غیرەی پەیدا کردووە وای لێدە خەریکە ڕقی لە دایکی دەبێتەوە چونکە ئەڵە زیاتر کوڕەکە هۆگری دایکێتی نەک کە هاوسەری منە هۆگری من بێ بەڵام لە کاتێکە ئەم کوڕە هەردووشیانی خۆش دەوێت بەڵام دەبێ وریابێ بە بابەت زمانێکی شیرین بۆ خێزانی خۆی بۆ هاوژینەکەی خۆی ڕوون کاتەوە بڵێ ئافرەت بە دڵنیا بە تۆ خۆشەویستترین کەسی سەر ئەم زەویەی تۆ بە ئەمانەتی خۆی پەروەردگار تەسلیمی دەستی من کراوی بەڵام ئەوە دایکمە خۆت حاڵی دەزانی ئەو پەڕی دڵسۆزیش دەنوێنێ ئەینا دایکێک کاتێک کە کوڕەکەی گەورە بووە و ژنی هێناواتە چۆتە تەقریبەن چۆتە تەمەنەوە لەوە چێ نزیکی 50 ساڵێک بێ ئێستا پێویستی بە پشودانە کەچی ئەو لەبەر دڵسۆزی بۆ من و بۆ تۆ حەز دەکات نانەکەمان بۆ حازر کە و ئەم سفرەی بەرەکەتی خوایە هەمومان بەیەکەوە لە دەوری کۆ ببینەوە غیرەی ئەوە نەکەی کەوا دایکم منی داگیر کردەوە لە تۆی ساندوم غیرەی بینی ئافرەتان زۆر بەهێزە تەنانەت لە بینی بووک و خەسووشدا ئالێرەدا دەوری کوڕ گرنگە ئەم هاوسەنگیە بە عاقڵی و بە ژیری و بە حکمت و بە لێزانی ڕاگرێ لە خاڵی چوارەمە بەو بەڕێزانە دەڵێم دایکی بەڕێزیش دەبێت هەندێک جار لە دڵخۆشی خۆی ببورێ بۆ بووکەکەی مادام بووکەکەم وا خۆشحاڵە و ئیختیاری بداتێ بڵێ دادەیجان کچە شیرینەکەم تۆ لە کچەکانم زیاتری تۆ کچی ماڵەکەمی کوڕەکەم خۆشبەختی بە تۆوەیە ئەزانی چەنی تۆ خۆش دەوێ ئەزانی منیش چەنم هەردووکتان خۆش دەوێ بە ئەندازەی کوڕەکەم تۆشم خۆش دەوێ ئەم دەرگایە کراوەیە ئەم سفرەیە هەر ڕاخراوە من هەمووی ئەوارەیەک چونکە دەوامم نییە دایرەم نییە هەر حەز ئەەکەم بۆ خۆمان بەیەکەوە بین جاکچە شیرینەکەم کەی حەزت لێبوو ئەوە سفرە حازرە کەی بێ تاقەت بووی دڵی ئێمە هیچ ناکە ئەم ماڵە هەرهی خۆتە سەرەوە هەرهی خۆتە ئەبێ خەسووش فەنی هەبێ خۆشەویستی جاری وا هەیە یعنی کەسێک وەرە لە ئامێزی بگرە ئەوەندە توندی کە خەریکە پەراسۆکانی دەشکێ یەوەڵا ئەوە خۆشەویستیە بەڵام بەرامبەر ئازاری پێگەی نابێ ئەم خۆشەویستی دەربڕینە بگاتە ئازاردانی بەرامبەر کاتێک کە قورئان دەفەرمێ وەیل للمطففین سوورەتی المطففین لە قورئاندا وەکو زانای پایەبەرز دکتۆر محەممەد ڕاتب نابلوسی لە تەفسیرەکەیدا دەفەرمێ تەطفیف هەر ئەوە نییە کەسێک تەرازوو بازە ئەگەر شتت پێ دەفرۆشێ کەمت دەداتێ ئەگەر شتت لێ دەکڕێ بە قورسی لێت دەکڕێ نەخێر هەموو شتێک تەرازووی هەیە ئایا ئەم دایکە کە ئەوەندە هۆگری کوڕەکەیەتی حەز دەکە هەموو ئێوارەیەک بووکەکەی لەسەر سفرەی ئەوان بێ و لە ماڵی ئەوان نەبێ لە ماڵی خۆیان ئاگر نەکرێتەوە و نان و چێژ نەکرێ و پشوو نەدەن ئایا حەز دەکا کچەکەی خۆی وابێ ئەبێ ئەو پرسیارە لە خۆی بکە ئایا حەز دەکا کچەکەی لە ماڵەکەی ماڵی خەسوویدا ئاوا یەک ڕۆژ مەجای نەبێت لە ماڵی خۆیدا پشوویەک بدا ئێواران خۆ هەرچەند ئەمە ئەو پەڕی دڵسۆزیە بەڵام عەرزم کردن وەکو لە ئامێزگرتنێک وایە کە ئەوەندە ڕاکوشە پەراسۆکانت عەزێتی بێ هەناسەت تون بکە نا بەو شێوەیەش نا هەموو شتێک بەخوێ کوردەواری دەڵێ خوێش بەمانە هەموو شتێک ڕێزگرتن بەڵام لە سنووریدا پێشێلکردنی ئازادی بەرامبەردانە بێ
بە دڵنیاییەوە لەم دایکە بپرسی لە ناوەڵڵا حەز دەکەم کچەکەم بۆ خۆی سەر بەخۆ بێ وەڵات جاری وایە حەزەکە لە ماڵی خۆیان نان و ئەو بخوا نان پڵاو لە ماڵی خەسوویان نەخوا بە هەموو ئێوارەیەک من ناڵم هیچ دایکێک مادە نیە بە کچەکەی بڵێ ڕۆڵە لەگەڵ خەسوو تا خراپ بە دایکی ژیر ئەوە ناڵێت چونکە کچەکەشی و زاواکەشی کوڕکچی خۆنی حەز بە بەختەوەریان دەکات بۆیە لەم چوار خاڵەدا وا بزانم وەڵامی پێویست درایەوە دایکەکەش بە خۆیدا بچێتەوە حیساب کە ئەگە کچەکەی خۆی ئاما ڕەفتاری لەگەڵا بکرێ باشەیان نە بەو شێوەیە نەبێ بەڵام بەداخەوەش دەڵێم کوردی ئێمە یەک عادەتمان هەیە یان هێندە شیرین لا یەکتر دەخۆین یان هێندە تاڵین یەکتر دەتفتینەوە یەکترمان پێ قبوڵ ناکرێت وەڵا خۆزگا خەسوو بووک ئەوەندە ڕێک و پێک و خۆشەویست بن ئاوا بەتایبەت لە سەرەتای هاوسەریدا کە بگاتە ئەوەی بڵێن بەبێت تۆ نانم بۆ ناخورێ بەڵام خوا نەخواستە نەگاتە ڕادەیەکیش ئەمجا بڵێ هەر چارەی بناوێ ئەمجا پەنابەر نەبەر نوشتە و سیحر و جادوو وەکو دەبیستین بەڵێ بۆیە نە ئەوەندە شیرینی کە هەر یەکتر قوت دەین نە ئەوەندە شتفت و تاڵی کە قێز لە یەکتر بکەینەوە خۆزگە میلەتی ئێمە فێر ببووایە کە دینی ئیسلامی ئێمە دینی وەسەطیەتە هەموو شتێک حدی خۆی بدەیە فآتوا كل ذي حق حقه رسول الله صلى الله عليه وسلم فرميتي هم مشتێک حقی خۆی بدەیە بڕواتان هەبێ هەمومان بەختەوەر دەبین ئەمە پرسیاری یەکەم ومێدەمارم ئینشاءالله ماڵە بە هەمیشە ئەم بابەتە بە دڵخۆشی وەرگرن بە خێر و بەرەکەتی خوای وەرگرن بە چوار خاڵی کە باسم کرد ئینشاءالله ژیانیان هەمیشە بەختەوەری دەبێت لەگەڵ ژیانی هەموو ئێمەش و موسڵمانانیشدا